بلبیناران هەڵبەتە پارێزگا زیقار پارێزگایەکی تایبەتێکیش پارێزگای عێراقیە لە دیروکاوەیە تایبەتە ئەف پارێزگەیە بێگومان خودی کەبنە شوپیەکی دیر و درێژە هەزاران ساڵایە لە vێداویە کوردستان 24 باوەیەکە مەیدانی ڕەوشەوێ پارێزگای و سەنتەرێ پارێزگای شوپاندیە ڕەوشە خزمەتگوزاریە گەلێکی خراپە باش گرنگی پێنایەتەدان پرۆژێن ستراتیجیک نینە ئەو پرۆژێن تەیجی بەڕوومانان گەلێک پرۆژێن هەمی تێدا هاتنە ئەنجامدان پارە هات کەوەرگرتن لێ سەر ئەزدێکی تشتێک نینە کەواتە بەڕێز دکتۆر ئیبراهیم ئەلدەهش چاودێری سیاسی لە زیقار گەرمەیە دکتۆر دەماتە باش بە بریارە لادانە پارێزگارێ زیقار گەلو فعلن بریارێکە شتنشکەی بوویە ئان بەروەخت ئامادەکاری بۆ هات نەکردن یان ژ بریارێکە سیاسی بوویە دناوە جباتە پارێزگایەدا شكرا جزيلا سپاس بۆ ئێوە بۆ کەناڵە بەڕێزەکەتان سڵاو لە بینەران بە ناوی خدای گەورە و میهرەبان ئەگەر ئێوە حکمتان کرد لە ناو خەڵک پێویستە بەدادپەروەری بیکەن سەربەیانی ئەمڕۆ دانیشتنی 43مینی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە چوو کە تایبەت بوو بە لێپرسینەوە لەگەڵ پارێزگاری زیقار ئەم دانیشتنە تەنها یەکەم دانیشتن نەبوو لەو بارەیەوە بەڵکو پێشتری چەندین دانیشتن لەو بارەیەوە ئەنجام دران ئەمەش بە پشتباستن بە مادەی 6 لە بەڕگەی پێنجەمی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەن نیسابی یاسایی تەواو بوو تەواو نەبوو بۆیە بۆ ڕۆژی سێشەممە دواخرا بۆیە ئەمڕۆ دانیشتەکە ئەنجام درا دوای ئامادە نەبوونی دە ئەندام لە ئەنجومەنەکەدا پێشتر نەتوانرا ئەو دانیشتنە ئەنجام بدرێت لە هەفتەی ڕابردوو ئەمەش کاریگەری هەبوو ئەویش بەهۆی هەندێکیان دۆخی تەندروستیان باش نەبوو دوای تاوتێکردنی ئەو بابەتە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردوودا ئەمڕۆ نیسابی یاسایی تەواو بوو لە دانیشتنەکەدا بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامان کە ژمارەیان 18 ئەندامە لە دانیشتنی یەکەمدا بڕیارەکە بە تەواوەتی دەرنەکرا بەڵام دانیشتنی بەشی دووەمی دانیشتەکە بڕیارەکە دەرکرا و دەنگدان لەسەر لە کارلادانی پارێزگاری زیقار درا بە گوێرەی یاسای پارێزگاکانی عێراق پارێزگا دەسەڵاتی ئەوەی هەبوو کە بەڕێز پارێزگار لە پۆستەکەی دوور بخاتەوە و باوەڕیان وابوو ئەوان بە متمانەی تەواویان بە وەڵامەکانی پارێزگار نەبوو و هەروەها وەکو حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتەکە هێرایە و بۆ ماوەی 30 ڕۆژ تاڵبژاردننی پارێزگارێکی نوێ ئەگەرێکی بەهێزە کە دوای بڕیارەکە ئەو پارێزگار بە یەکجاری هەر لە کارەکەی لا دکتۆری برایم ینی پشتیش سەر لە کاردانا پارێزگارên hayê zîqar di çarçûbê civata parêzgehê da di çarçûbê wan aliyên siyasî ku civata parêzgar yapsanahiye parêzgarekê dir bi demekê zî li zîqar bête destnîşan kirin باڵێ بەڕێزم هەڵبەتە کوتلە سیاسیەکان پێویستە لە ڕێگەی تەوافقاتەوە ئەو پۆستانە یەکلایی بکرێتەوە مەسەلەن واتە بڕیارەکان لە ئەنجامی ڕێککەوتنی سیاسی دەبێت ئەمە شتێکی لەوانەیە کەسێک هەڵبژێردرێت و دەنگی زۆری نەبەدەستبێنێ بەڵام دواتر تانە لێ بدرێت واتە ئەمڕۆ ئێستا دۆخەکە ئەو واقعەکە بەو شێوەیە کە هەیە نازانین لە سبەش چوو ڕوودەدات لەوانەیە کوتلە سیاسیەکان کاندیدی خۆیان هەبێتن بۆ ئەو پۆستە هەر یەکێک چەند لایەنێک لەسەر کاندیدێک ڕێک بکەون بەڵام لایەنێکی تکە ڕەتی بکاتەوە گرنگ ئەوەی ئەو کەسێ هەڵدەبژێرێت کە پێویستە گرنگی بە پێشکەشکردنی خزمەتگوزاری لەو پارێزگایە بدات و پێویستە هەنگاوی نوێ بنرێن بۆ
باشترکردنی دۆخی بژێوی و ئابووری بله بله دکتۆر شێرخانی ئەو پارێزگا پارێزگایە. زیقار پارێزگایەکی گرنگە عێراقیە ئەvê پارێزگایە بێگومان دیرروکێکەوەیە دیر و درێژ هەیە تایبەتمەندیاخوا هەیە لێ li vê parêzgehê Hani astê xizmetguzariya gelekî lawaze ji ber ku bawekî meydanî em rewşê dişopînîn berdewam xwe nîşandan hene gel û sedem çi ye dîdna te nebûna xizmetguzariya tinê bi şexsê parêzgarî vê girê daye eger ew nemînî tê dîdê bêguman zîqar bîte bi heşta ser erdî sedemê serekî çi ye ku ev parêzgeha hatike piştgûyê xistin weke pêdivî xizmetguzarî bûnaye nedabînkirin projeyê baş nîne نعم بله. بالنسبة للمحافظة زيقار سەبارەت بە پارێزگای زیقار منظومة العراق وەک جەناب دەڵێت وەکو کەلەی سەری عێراق وایە هەرچەندە ئەو پارێزگایە سەقامگیری سیاسی تێدا هەبێت ئەوەندە بەرەو پێشچوونیش ڕوودەدات بەڵام لە پارێزگای زیقار کە ئێمە سیر دەکەین بەراوردێکی لەگەڵ پارێزەکان دیکە دەکەین پارێزگای زیقار لە هەموو بوارەکاندا زۆر فەرامۆشکراوە هەندێک لایەن هەن کە ئێمە دڵنیاین هۆکاری سەرەکین لە هەروها ململانەی سیاسی بوونەتە هۆکار بۆ ئەوەی پێشکەشکردنی خزمەتگوزاری بەو پارێزگایە لاواز بن هەروەها سەقامگیری سیاسیش لەو پارێزگایە لاواز بێت بەهۆی ئەو ناکۆکیە سیاسیانە هەروەها زۆر کەم تەرخەمی ئەنجام دەدرێن لێرەدا ئامادەی یەک جۆرێک لە ئامادەی هەیە بۆ لێپرسینەوە لەگەڵ ئەوانەی کەم تەرخەمیان کردووە هەروەها ئومێدێکیش هەیە بۆ ئەوەی کە نەک تەنیا پارێزگاری زیقار بەڵکو لایەنەکانی دیکەش کە لەوانەیە چەند تۆکارێکی دیکەش لە پشت ئەو بابەتەوە هەبێت لەوانەش ئەوانەی کە مڵکی دەست بەسەر مڵکی دەوڵەتدا دەگرن ئەوانەی لە دۆسیە گەندەڵی تێوەگڵاون ئەوانەی کە بینایی زیادە ڕۆ لەسەر مڵکی دەوڵەت دروست دەکەن لەوانەیە زۆر هۆکاری دیکە هەبن لە کەبوونەتە هۆی پێشکەشەکردنی خزمەتگوزاری بە پارێزگای زیقار ئەگەرێکی بەهێزە کە لێپرسینەوە لەگەڵ لایەنەکانی دیکەش دەکەم بکرێت بەڵام ئەمە وەکو سەرەتایەک بێت واتە لە کارلادانی پارێزگار سەرەتایەک بێت بۆ هەنگاونان بەرەو بڕیاری باشتر بۆیە لایەنە سیاسیەکانی زۆربەیان سەرقاڵی یەکلاکردنەوەی حسابەکانیانن لە ناو پارێزگای زیقار و هیوادارین بەرەو باشتر بەرز دکتۆر ئیبراهیم ئەلدەهش چاودێری سیاسی لە زیقار دیگەلمە بوو گەلی سوپاس دکتۆر